وا بڕیارە ئەمڕۆ برێت مەگۆرگ نێردەی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە بارگەی مەکتەبی سیاسی کێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر کۆ بێتەوە لەگەڵ سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ سەرۆکی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش دیارە کۆبوونەوەکانی برێت مەگۆرگ هەر لەمڕۆ دەستی پێکردو لە هەرێمی کوردستانە لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستاندا دیارە کۆبووتەوە پێشتریش کە دوێنێ ئەوارە بوو لەگەڵ سەرۆک وەزیرانی حکوومەتی یاخود سەرۆک وەزیرانی عێراقدا کۆبووە. برێت مەگۆرگ دەیەوێت یاخود پەیامێکی ئەمریکای هێناوە بۆ هەرێمی کوردستان ئەو کێشە سیاسی و ئابوووریانی کە ئێستا لە نێو عێراق و هەرێمی کوردستاندا هەیە. برێت مەگۆرگ دەبێتە چارەسەرکاری ئەم کێشانە بە شێوەیەکی گشتی لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەوەی کە ئایا ئەم لە قوڵایی کێشەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو کێشە سیاسیانی ئێستا لە نێوان پارتە سیاسیەکان بە دیاریکراوی دوو پارتی سەرێکی هەرێمی کوردستان و عێراق کە بوونی هەیە چۆن دەتوانرێت ببێتە یاخود چارەسەری یاخود ئەو گرێکیۆرەی کە لە نێوانیاندا هەیە بیکاتەوە. لەسەرم بابەتە بەڕێز دکتۆر مەحموود عوسمان گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەین. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون. سەردانەکەی برێت مەگۆرگ لەم کاتەیە چۆن لێکدانەوەی بۆ دەکرێت؟ پێشەکی سڵاو لە ئێوە و لە هەموو بینەران و بیسەرانی کورسات. زۆر سپاس. ینی سەردانەکەی برێت مەگۆرگ سەردانێکە بۆ عێراق. ئەمریکیەکان دەیانەوێت لەم وەختا بێن پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراق بکەن و پاشی بریارەکەەوە سوودانیش پێسەری ئەمریکا بدا، بەڵام لە عینی وەختا هاتۆتە هەرێمی کوردستانیش و پەیوەندیەکە لەگەڵ مەسوولەکان بەگشتی دەربارەی وەزعی خۆیان پەیوەندی ئەمریکا و مەسلەی شەڕی داعش و ئێرهاب و ئەو شتانی کە هەیە ممکنە باسی کێشەکانی بینی هەرێم و بەغاش بکرێت تا حەدێ بۆ ئەوەی هەوڵ بدەن لەگە هەردوولا کە تا ڕادەی پێشکەون لە چارەسەری کێشەکان. نازانم ئایا ناکۆچی نێوانی چێتی و پارتی باز دەکرێ، ممکنە ئەویش باز بکرێ چونکە لەگەڵ هەردوو لە کۆ بێتەوە. لەبەرەوە ئەمانە هەمووی ئەگەرن یعنی لەو کۆبوونەوە ئەو شارەزای وەزعی عێراقە، شارەزای وەزعی کوردستانە پەیوەندی زۆری هەیە لەگەڵ ڕۆژاوای کوردستان و لەگەڵ باشووریش دیسان تا حەدێک و تا حەدێک تێگەیوە لە وەزعی کورد بەو نیشانەی کە تورکەکان زۆر لێ ناڕازین و خۆشیان ناوێ. لەبەرەوە ممکنە هاتنەکەی سوودێکی هەبێ لەو بارەیەوە. باشە، بە بەردەوامی باس لەو دەکرێت لەگەڵ ئەوەی کە برێت مەگۆرگ یەکێکە لە ڕووی یاساییەوە شارەزایەکی باشە خۆی پارێزرە، دیبلۆماتکارێکی گرنگیشە لە سەر ئاسی جیهان لە نێو ئەمریکادا، بەڵام لە ڕووی دیبلۆماتیەوە چ کاریگەریەکە کات لەسەر عێراق و هەرێمی کوردستان و پێتان وایە ئامانجی ئەم سەردانەی ئامانجێکی زۆر جیاوازتر بێت لە ڕابردوو کا سەردانی عێراقی کردو و سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردووە؟ بڕوا ناکەم جیاواز بێت، تەنها یەکشت هەیە ئێستا ئێران کێشەی زۆرە لە ناوچەکە و هەموو دنیا لێ ناڕازیە ئەوەی کە ئەیبینن و تەمان ئەمریکاش هەمان شت ئەوەی کە بریار بوو لە بینی ئێران و ئەمریکا ئەو ڕێکەوتنی ئەتۆمی دروست بێ ئەوە دوور کەوتوەتەوە. ئێستا زیاتر باسی ئەو هەموو خۆپیشاندان و شتانەیە کە لە ئێرانە کرێەوە ئیعدامات و ئەوانەی کە حکوومەتی ئێران بەرامبەر خەڵک بەکاریێنێ و نفوزی ئێران لە عێراق و لە سووریا و لوبنان و یەمەن و غەزە و ئەمانە ئەم شتانە زیاتر ئێستا ئەمریکا پێوەی سەرقاڵە، ممکنە باسی ئەو شتانە بکرێ بێگومان، بەڵام لە عینی وەختیشا کەیەت باسی وەزعی عێراقەکە بێگومان وەزعی عێراق بە وەزعی کوردستانیشەوە. ئەیتر بەڵام من بڕوا ناکەم تەمان کێشە کە هەبێ لێرە بە سەفەرێکی ئەمریکیەک حەل ببێ، چونکە کورد خۆی یاخود عێراقیەکان خۆیانە بێ کێشەی خۆیان چارەسەر بکەن. بڕوا ناکەم وەکو کۆن کە ئەبوو کە کێشەیەکە بوو یەکسەر ئەمریکیە هات و ئەوروپیا هاتنوانە، ئێستا
ئەو ئیتیمامە کەمتر بووە بۆ وەزعی عێراق، بەڵام دیسانیش بازەکرێ ئەو شتانە. عێراقیش ممکنە لایەنی کوردستانی لایەنی عێراقی بیرروڕیان چۆنە ڕێیان چییە لەسەر وەزعەکە، کێشەی بینی هەرێم و بەغامانە بازەکەن لەگەڵ ئەمریکیەکان. ئەیتر تا چه حەدی ئەمریکیەکان ئەتوانن چارەی بکەن یانەوە چارەی بکەن، ئەوە مۆزوعێک ئەمێنێتەوە بۆ سیاسەتی خۆیان. باشە ماوەیەکە دەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەو ماوەی 4 ساڵی کە کاری دەنگدانی بۆ کرابوو هەڵبژێردرا بوو لەلایەن هاوڵاتیانەوە، ئەو ماوەیە بەسەرچوو ماوەیەکیش بوو کە حیزبە سیاسەکان لە هەرێمی کوردستان بەشێکیان پێیان وا بوو کە پێویست هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و بە میکانیزمی نوێ. بەڵام لایانی دیکەش هەبوو هەر لە نێو هەرێمی کوردستانە کە بەو گۆڕانکاریانە قایل نەبوو بوون. پێتان وایە کە برێتمەگۆڕ کاریگەری هەبێت بۆ هەڵبژاردنێک بە میکانیزمێکی نوێ لە نێو هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ؟ بڕۆ ناکەم زۆر خۆیان تێکەڵاوی ئەو شتانە بکەن، بەڵام بێگومان ڕێی ئەمریکا و ڕێی ئەوروپا و ڕێی هەموو لایەنەکان ئەوەیە کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت، چی هی عێراق چی کوردستان هەر 4 ساڵ جارێ هەڵبژارد نەکرێ پێیان باش نییە دوا بخرێ، بەڵام دیارە دواخستنەکانیان بەهۆی ناکۆچی نێو لایەنە سیاسیەکانە. بەڵام ئەوان هەمیشە ئەڵێن هەوڵ بدەن. نوێنەری UN چەند جارێ هاتوو ڕۆیوە ئەمریکیەکان باسییان کردووە کە لە کاتی خۆیان چەند زووتر بتوان هەڵبژاردن ئەنجام بدەن ڕێکەون لەسەری. بەڵام تەبیعی مەسەلەکە زیاتر پەیوەندی بە ناکۆچی نێو حیزبەکان خۆیانەوەیە کە نەیانتوانیوە هەڵبژاردنەکە تا ئێستا بکرێ یا نازانن کە یەکرێت تا ئێستا دیاری نەکراوە. باش لەبەرەوە ڕەنگە ئەوان هانی لایەنەکان بدەن کە زووتر بتوان هەڵبژاردن ئەنجام بدەن. باشە دکتۆر کە هێندە ڕۆڵی نابێت سەردانەکەی برێتمەگۆڕ بۆ هەرێمی کوردستان بۆ شێوازی کە تایسە جنابە باسی لێەوە دەکەی بۆچی بەجیا لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان کۆ دەبێتەوە و بەجیا لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش کۆ بێتەوە؟ ناخەر ئەوە زانەیە کە ئێستا ئەوانە لەگەڵ یەک کۆ نابنەوە، لەبەرەوە ناکۆچی هەیە لە نێوانیان، لەبەرەوە لەبێ لەگەڵ هەردوو لا کۆبێتەوە. بێگومان هەموو جارێکەیە لەگەڵ ئەو مەسوولانە بەتابەتی مەسوولەکانی یەکێتی و پارتی کۆ بنەوە، هەر ئەمریکیە بێ هەر بێگانەیە بێ کۆ بێتەوە لەگەڵیان جۆ لە بیر و ڕای هەردوو لاگرێ. اینجا ئایا دەورێکە بینیە بۆی ئەو ناکۆچیانەکەم بێتەوە نازانم، ئەوەیان پەیوەندی بە سیاسەتی ئەمریکاوەیە. باشە لە ماوەی ڕابردوودا دەزانین کە دادگای فیدراڵی عێراق پرایەکی دەرکرد بۆی کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم ئەو کۆمپانیانی کە ئەرکی گرێبەستیان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ فرۆشت و دەرهێنانی نەوت پێویستە ئەم گرێبەستانە بگەڕێتەوە نێو حکوومەتی ناوەند. دەزانین کە ئەم گرێبەستانەیش جۆرێک لە بەرژەوەندی ئەمریکای تێدایە لە نێو هەرێمی کوردستاندا. ئەمانە باز دەکرێت لە نێو گفتوگۆکاندا و پێشببینی چاوەڕێ دەکرێت ئەوەی کە لە ڕابردوودا دادگای فیدراڵی بڕیارێکی لەم جۆرەی دەکرد بە کاریگەری ئەمریکا و بە دیاریکراوی برێتمەگۆڕ ئەم بڕیارە پاشەکشەی پێ بکرێ بگەڕێتەوە چاوپشت پێداخشانەوەی پێدا بکرێ. دوور نییە بازەکرێتەوان ئەوە یەکێکە لەو خاڵانی کە بازەکرێ، بەڵام ئەوە نەی من بزانم و ئەو چەند ساڵی کە لە بەغا بووین و لێرە ئاگادارین ئەمریکا لەگەڵ حکوومەتی عێراقا زیاتر نەک لەگەڵ هەرێمی کوردستان دایمە بەلای حکوومەتی مرکزی داشکێنێ و بڕواناکەم دژی بریاری دادگای باڵا بوەستێتەوە ئەمریکیەکان. ڕاستە هەندێک بەرژەوەندیان لە ناوچەکە هەیە بەرژەوەندی ئابووری ئەوانە، بەڵام دیسانیش وەختی هەمیشە کە کێشە هەبووە لە بینی هەرێم و لە بینی حکوومەتی بەغا زیاتر ئەمریکیەکان بەلای حکوومەتی بەغا دانیشکانوە نەک بەلای هەرێمە. ممکنە ئەمجارش هەر بەو شێوەیە بنێ. باشە برێتمەگۆڕ کە لەگەڵ سوودانیدا کۆبەوە دواتر سوودانی باسی لەوە کرد کە پابند دەبن با ڕێککەوتنی استراتیژیان لەگەڵ ئەمریکادا. ئەم پەیوەندی استراتیژیان لەم چەند ساڵی دواییدا ئەم 2 ساڵە گەر باسی لێەوە بکەین ساڵی 2022 و لە دەستپێکی ساڵی 2023دا
پەیوەندی استراتیژی ئەمریکا و عێراقی گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە بە تایبەتی کە هەژمونی ئێرانی ژەبینرێت لە نێو عێراقا. نەخێر شتێک نهاتوو ئەوی کە گرنگە بە نیسبەتیان ڕێکەوتنیشان هەیە 2008 ئیمزا کراوە، ڕێکەوتنی ئاسایشی و هەروەها ڕێکەوتنی تریشان هەیە، ڕێکەوتنی چوارچێوە ئەویش هەر ئەو وەختە واژۆ کراوە. دیارە هەردوو لە تا ئێستا پابەندن بەو ڕێکەوتنانە بە تایبەتی لە ڕووی ئەمنیەوە. حکوومەتی عێراقیش بە پێی ئەوەی کە لە سوودانی جۆمان لێبووە دەیەوێ ئێمە هێشتا ئەمانەوەیەکەوە هێزەکانی ئەمریکا لە عێراق بمێننەوە، پێویستمان پێیان هەیە لە ڕووی ڕاوێژەوە نەک لە ڕووی شەڕکردنەوە، ئەویش بۆ بەربەرەکانی تێرۆر طبعاً. لەبەرەوە ئەو پەیوەندیانە بەردەوام ببن. ئەوەیە کە پێیاڵێن پەیوەندی استراتیژی، واتە ئەو دوو ڕێکەوتنی کە کردویانە وەختی خۆی، یەکێکیان ئاسایشیە، ئەوی تریش کەوتیان ڕێکەوتنی کشانەوەی هێزەکان، ئەوی تریش ڕێکەوتنی چوارچێوەیە دەربارەی خزمەتگوزاری و هاوکاری تر. دیارە بەردەوام بن لەسەر جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانە. لایەنی ئەمریکی وە ئاڵێ، لایەنی عێراقیش هەروە ئاڵێ، شتێکی تازە تا ئێستا نەبیستراوە. باشە دکتۆر، ماوەیەکە لە کۆتایەکانی 2022 تاکو ئێستاش ئەوە چەند مانگێکە بێت دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەدەی دەکرێت و بۆعدێک هەیە، تێڕوانین و ڕەهەندێک هەیە کە کاریگەری ئەمریکایە لەسەر بەرزبوونەوەی بەهای دراوکەی لە نێو عێراقدا بجۆرێک لە سزادانوی ئابووری لە نێو عێراقدا بەدی دەکرێت بە حکمی و هەژمونی کە لە نێو ئێران باسی لێەوە دەکرێت لە نێو عێراقدا هەیە. پێ دوایە و چاوەڕوانیە سیاسیەکان لە برێدمەگۆرگ بۆ ئاساییکردنەوەی ئەم بابەتە چی دەبێت؟ بەرپرسانی عێراق ئەمە لەگەڵ برێدمەگۆرکە ئەکەن بە یەکێک لە تەوەری گفتوگۆکان و هەرێمی کوردستانیش؟ بەڵێ وابزان باسیەکەن، چونکە زۆر لایەنی عێراقی ئەڵێن کەوا ئەمە بە تایبەتی شیعەکان دەڵێن هۆکارەکەی ئەمریکایە، ئەمریکا فشار لە عێراقەکە و هەندێ لەو بانقانەی خستۆتە ژێر سزاوە کەوا دۆلارە نێرن بۆ ئێران یا بۆ سووریا یا بۆ حیزبوڵڵا ئەوانەی کە سەر بە ئێرانن، و ئەوە بووە بەهۆی کەوا نرخی دۆلار زیا ببێ. واڵێن ئێرانیش دینارێکی یەکجار زۆری عێراقی هەیە بە تریلیۆن دۆلاری پێکڕێ لە عێراق، ئەویش تاسیری کردووە. لەبەرە ئەو کێشەیە ئەکیت بازەکرێ لە بینی لایەنەکانە، لایەنی عێراقی و لایەنی ئەمریکی، و بەو شێوەیە ئەمریکا ئەوی لای مەبەستە ئەوەیە کەوا عێراق بەهۆی ئەو ماقانەی کە هەن پارەی دۆلار نەدا بە ئێران، نەنێرێ بۆ حیزبوڵڵا، نەنێرێ بۆ ئەو لایەنانەی کە ئەمریکا سزای هەیە لە سەریان. ئەگەر بنێرێ هەندێک لەو بانقانە کە ئەڵێن 15 باقێکە سزای ئەمریکایانەکەوێتە سەر، ئەو کاتە زیاتر دۆلار بەرز دەبێتەوە و دینار ئەشکێ زیاتر. لەبەرەوە ئەو مۆزوعە گرنگە و دڵنیام بازەکرێ لەگەڵ برێدمەکۆر. باشە، هەر ئەمە نییە لە عێراق بە گرژێکی زۆری سیاسی قەیران، ئەگەر ناویشی بنێن قەیران، بە قەیرانێکی سیاسی زۆر قوڵا ئێستا تێپەڕە بێت لە ڕووی ئابووریشەوە بە هەمان شێوە، لە ڕووی هەژاریەوە بە هەمان شێوە. عێراق لە ئێستایەکێکە لە وڵاتە هەژارەکان خەڵکەکەی بەدەست هەژاری و ئەناڵێن، بەڵام لە ڕووی خاک و ئاوە لە ڕووی سوتەمەنیەوە دەزانین کە یەکێکە لە وڵاتە دەوڵەمەندەکان. چۆن باس لەم پرسە دەکرێت لە نێو عێراقدا و چۆن باس لە دەزوەردانە ئەقلیمیەکان دەکرێت بۆ سەروەری عێراق بە دیاریکراوی و هێرشانەی کە ساڵی پار ئەم تورکیا و ئێران دەیان کردە نێو خاکێرەمی کوردستانەوە؟ عێراق ئێستا بە کێشەیەکی زۆرە تێپەڕێم، کێشانە کەڵەکەبووی کۆنیشن هەمووی ئێستا نییە، و کێشەی ئابووری هەیە، کێشەی ئاسایشی هەیە، کێشەی ئەوەیە چۆن سەروەری خۆی پارێزێ لەو هێرشانەی ئێران و تورکیا، کێشەی ئاوی هەیە کە وشکە ساڵی و زۆر زۆر تاسیری لە وەزی عێراق کردووە، ئەویش هۆکارێکی ئەوەیە تورکیا و ئێران ئاویان گرتوتەوە. لەبەرەوە ئەمانە هەمووی هەیە،
وطبعا گەندەڵی هەیە مەسلەی تێرۆر هەیە کێشەیەکی زۆر هەیە لە عێراقا نەیانتوانی وە تا ئێستا چارەسەری ئەو کێشانە بکەن بەڕاستی و هەوڵی داوە سوودانی بەلای منەوە بەڵام ناتوانێت هەموو شتێ بکات چونکە بێ هێزە سیاسیەکان موافق من پەرلەمانە بێ موافق من پەرلەمان هێزە سیاسیەکانی تایە ئەو دوو کورسی هەیە لە پەرلەمان خۆی لەبەرەوە گەر هێزە سیاسیەکان لەگەڵی نەبن ناتوانێت بریارەکان تێپەڕێنێ لەبەرەوە بەڵێ ئەو کێشانە هەمووی هەن لە عێراقا و طبعاً ئەوەشتان لەبیر نەچێ هێزی سەدر هەیە هێزێکی گەورەیە دیتانەوە ڕۆژە لە نوێژی جومعە چەند زۆر بوون ئەوانەش هەن خۆیان مات کردووە بزانن حکوومەتی سوودانی چییەکە ئەتوانێت کێشە حەلکە ناتوانێت ئەوانیش دەوری خۆیان نەبێ لە پاشا کە کێشەیەکە ئەویش لەبەرەوە بە قەنەعەتی من لەگەڵ ئەمریکیەکان باسی ئەماکەن و ئەمریکیەکانی ژەگەڵیان بازەکەن و طبعاً ئەوەی کە هەیە لە عێراقا ئێستا سێشتی ئەساسیە یەکەمین ئیدارەکردنی خراپ ینی باش نییە ئیدارەکە دووەمین گەندەڵیەکی زۆر هەیە سێهەمین تێرۆریش هەیە یعنی ئەم شتانە هەمووی هەن جگە لە کێشەی تری هەیە کە کەڵەکە بووە ئابووری خەڵق ژیانی خەڵق کێشەی هەژاری زیاترە بێ ئەمە هەمووی هەیە ئەمە هەمووی پێویستی بە چارەسەرە ئەگەر حکوومەتی عێراقی کە ئێستا هەیە هی سوودانی نەتوانێت ئەمانە بە شێوەیەکی ئەساسی چارەسەر بکە و گەندەڵە گەورەکان نەتوانێت ببا بۆ دادگا و ئەوەی کە بریاری داوە محکەمەی بکوژەکانی مزاهرات و شت بکە و هەروەها تێرۆر بربەرەکانی ئەمانە هەمووی زۆر وعد و عودی داوە وعدی بە کورداوە کێشەکانی لەگەڵ چارەسەر بکە زۆر وعدی بە سونە داوە دەربارەی چارەی کێشەکان و داواکانی سونە ئەگەر نەتوانێت لە ماوەی چەند مانگێکی ئایندا وردە وردە بەرە و چارەسەری ئەمانە بڕوە بێگومان سەرکەوتوو نابێ ئەو کاتە وەزعەکە زۆر خراپترە بێت لە ئێستا باشە لە دیوێکی دیکەەوە گەر باس لە سەردانەکەی برێک مەگۆڕکەین وەکو پەیامێکی سیاسیش نابینرێت کە هێشتا هەژمون و کاریگەری ئەمریکا لە نێو عێراق و لە نێو هەرێمی کوردستاندا بە پلەی یەکەمەوە بۆ ئەمریکا دەگەڕێتەوە بەراورد بەوەی کە ئێستا دەبینین وڵاتانی دیکەش دەیانەوێ بێنە نێو پرۆسە ئابووری و سیاسەکەی عێراقەوە کۆی لەوەتەی سەدام ڕووخاوە دوو دەوڵەت کاریگەری ئەساسیان هەیە لە عێراق ئەمریکا و ئێران ئێران کاریگەری خۆی هەیە چونکە هێزێکی زۆر هەیە لە عێراقا بەتابەتی شیعەکان سەر بە ئێرانن لەگە ئێران نایشارنەوە و لە عینی وەختیشە ئەمریکاش دەوری هەیە لە عێراق دەوری هەبووە و ئەو حکوومەتی سەدامی ڕوخانوە ئێستاش ئەمانە دەوریان هەیە لەبەرەوە بە قەنەعەتی من ئێرانیش هێشتا دەوری هەیە تەمان ئەمریکا دەیەوێ نفوزی ئێران کەم کاتەوە ئێرانی ژێوێ نفوزی ئەمریکا کەم کاتەوە و ئەو ململانەی بینیان زەرەری لە عێراق داوە زەرەری لە هاوڵاتیان داوە زەرەری داوە لە وەزعی عێراق و بەداخەوە چونکە هێزە سیاسیەکان یەکگرتوونین کە بە یەک دەنگ قسە بکەن لەگەڵ هەمولایە تەئسیری کردووە لەسەر هێزە سیاسیەکان و ناکۆکی نێویان لەبەرەوە ئەوە کێشەیەکی گەورەیە و عێراق ئەناڵێنێ بەدەست ئەو کێشەیەوە و بەردەوامە باش دکتۆر زۆر باز لەوەش دەکرێت کە برێت مەگۆرک بە یەکێک لا پشتیوانیە کاریگەرەکاندا دەنرێت بۆ ڕۆژاوای کوردستان و زۆرترین سەردانی شێکێک بۆ لەو سیاست مەدارانی لەو دیپلۆماتکارانەی ئەمریکا زۆرترین سەردانی بۆ ڕۆژاوای کوردستان ئەنجام داوە پەیامە لێکبەستراوەکان بۆ پارچەکانی دیکەی کوردستان کاریگەری دەبێت لە پارچەیەک بۆ پارچەیەکی دیکە ئەو ناهەمواری لە ڕۆژاوای کوردستانە بەدی دەکرێت پەیامێکی لەگەڵ خۆی هێناوە بۆ هەرێمی کوردستان ئەوە برێت مەکۆک زۆر چۆ بۆ ڕۆژاوە و تەیدی ڕۆژاواشی کردووە و لەگەڵ سیاست تورکیا زۆر ڕێک نییە بەڵام بێگومان خۆتان نەزانە و کە هاتووە سیاسەتی ئەمریکا جێبەجێەکە ناتوانێت خۆی لە خۆیەوە شتێ بکە لەبەرەوە سیاسەتی ئەمریکا تا ئێستا ڕوون نییە لە ڕۆژاوە
ئەمریکا دەیەوێت لای تورکەکان ڕازی بکە و لە لایەکیش لەگەڵ کوردەکانی ئەوێ حەسەدە ئەوان پەیوەندی هەبێ ئەمە تاسەر ناتوانێت بەردەوام بێ ئەگەر ئەمریکا نەتوانێت منعی تورکیا بکالەوەی هێرش بکاتە سەر ڕۆژاوە معناوێ کورد زەرەکە لەوێ و لەبەرەوە بەڕاستی وەزعەکە ڕوون نییە چۆنەوە ئەوان تورکیا ژستا دەوری هەیە رووسیا ئەوێ بەلای خۆی ڕایکێشێ ئەمریکاژەوێت تورکیا بەلای رووسیا نەڕوە لەبەرەوە تورک دەوری هەیە بۆ تورکیش سوورە لەسەرەوەی دژی ڕۆژاوا بێ بە هەموو شێوەیەک و لەبەرەوە ئەمریکاش مڕعاتیەکە زۆر بە ئاشکرا هەموو جاریاڵێ هێرشی تورکیا وەسەر ڕۆژاوە باش نییە ئێمە پێمان باش نییە ناڵێ مەیکەن ناڵێ منعی بکە نایکا بە شەرت لەسەری لەبەرەوە هێشتا ئەوە زۆر ڕوون نییە بەڕاستی و تا ئێستا نازانن تا چه حەدێسەوە ڕووس و تورکیا و سووریا خەریکن ڕێکەون هەرسێکیان ئەو کاتە سووریا و تورکیا کە ڕێکەون تەمەن لە حسابی کورد دەبێ رووسیا لەگەڵ ئەوەیە بە تەواوی ئایا ئەمریکا تا چه حەدێ لەگەڵ یە بێ دژی ئەبێ دەریان بڕیوە کە پێیان خۆش نییە سووریا و تورکیا ڕێکەون بەڵام هەر قسەیە لەبەرەوە ئەو شتانە هەمووی دەبێت دەرکەون نەتیجە ئەمریکا سیاسەتەکەی چییە بەڕوونی بێڵێ و ئایا ئەتوانێ منعی تورکیا بکالەوەی ئەوێ لە ڕۆژاوە بیکایان نا ئەوەیان دەبێت چاوەڕوان کەیم بزانین چیەکەن و چی نەکەن باشە پێم خۆشە لەسەر ڕۆژاوی کوردستانیش چەند پرسیارێکا ڕاستە بکەم واپەستە بە برێت مەگۆڕکە و 2010 ئەو کاتی کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەو کاتی ئەمریکا بوو بڕیاریدا بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ڕۆژاوی کوردستان کە ئەو کات برێت مەگۆڕک بە هەمان شێوە پۆستێکی ئیداری گرنگی هەبوو لەو ناوچەیە دەست لە کارکێشانەوەی دژی ئەم دۆناڵد ترامپ پێشکەش کرد لە کار و پۆستەکەی یعنی ئەگەر دووبارە ئەمریکا گڵۆپی سەوز بۆ تورکیا هەڵبکاتەوە بۆ هێرشەکانی بە ڕۆژاوی کوردستان چاوەڕێی ڕەتفعل و کاردانەوەیەکی وهای دیکە لە برێت مەگۆڕ دەکرێتەوە وەختی خۆی هەڵویستێکی باشی هەبوو لەگەڵ ترامپ مەسەلە هەر ڕۆژاوە نەبوو هەر خۆی لە ئەساسە لەگەڵ سیاسەتی ترامپ ڕێک نەبوو لە زۆر ڕووی تریشەوە نەک تەنها مەسەلەی ڕۆژاوە لەبەرەوە دەستی لە کار کێشایەوە و ئەگەر دەستی نەکێشایەوە ترامپ لای ئەبرد ینی بریایی دابوو کە لای بە بەڵام ئایا ئێستا هەمان شت ڕوو ئەداتەوە ئەوە دەبێت چاوەڕوان کەین بزانین بڕوان ناکەم هەمان شت ڕوو بداتەوە چونکە دژی سیاسەتی بایدن نییە برێت مەگۆڕ و بڕوان ناکەم بەرامبەر بە بایدن ئەوە ڕوو بداتەوە ئایا شتێکی وا ڕوو ئەدا یاخود شتێکی وا ئەکا ئەوە ئەمێنێتەوە بزانین ئەمریکا لە ڕۆژاوا چیەکە ئایا ماوەی تورکیا ئەدا کە بە کەیفی خۆی بێت و هێرشکە سەر ڕۆژاوایان نا ئەو کاتە ممکنە کردانەوە کاردانەوەیکی هەبێ بەڵام بڕوان ناکەم وەک ئەو کارداوە نەبێ کە لە زمانی ترامپی بوو باشە ئەمریکا خواستێتی کە پارچەکانی کوردستان هەماهەنگی و تەبابن بە دیاریکراوی باز لەو سەردانانە بکەین کە زۆر جار بەرپرسانی هەرێمی کوردستان بۆ پارچێکی دیکەی لە ڕۆی استراتیژی و سیاسی و پارچێکی دیکەی کوردستان ئەنجامی دەدەن ئەمریکا بەنسبەت باشووری کوردستانەوە ئەوی لای گرنگە ئەوەیەکەوە باشووری کوردستان بەلای ئێرانە زۆر نەڕوە لە لایەکی تەوە لەگەڵ تورکیا ڕێک بێ دژی پەکەکە بێ ئەمە لە کۆنەوە سیاسەتی ئەم سیاسەتانیان هەیە و خۆشیان طبعاً زیاتر ئەیانەوێت لە کوردستان دەوریان هەبێ بەڵام بەداخەوە دیفاع لە کوردستان ناکەن کوردستان چەند جار لە ئێرانەوە لەوان لێدرا ئەمریکا هیچی نەکرد لەبەرەوە بەلای منەوە شەخصی کۆنی ژووتومە ئێستا ژێڵێم نابێ پشت بە ئەمریکا بەستین ئیلتیزامێکی سیاسی نییە بەرامبەر کوردستان دێت یارمەتی دەدا لە ڕووی پارەوە لە ڕووی چەکەوە بۆ شەڕی داعش بۆ ئەو شتانە بەڵام کوردستان مەترسی زۆر لەسەرە تورکیا بەکەیفی خۆی لێدا ئێران لێدا ئەمریکا کاردانەوەیکی وای نییە پەیامی برێت مەگۆڕک چی دەبێت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە پاژەوەی لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیش کۆبەوە
نازانم بەڵام ئەوی کە ڕەچاوە کرێ پامەکەیان ئەوەیە کەوا وەکو وتم یعنی هەوڵەدەن پێیان ئەڵێن کەوا هەوڵ بن کێشەکانیان چارەسەر بکەن واتەمە بەسم پارتی وێچێتی و لە عینی وەختی شاوریا بن لە ئێران و لە پەکەکە و لەوانە دوور نزیک نەبنەوە ئەمە هەمیشە سیاسەتی ئەمریکا بووە و طبعاً لە عینی وەختا ممکنە باسی ئەوەشەکان حتمما لە بەغاش باسییان کردووە چارەسەری کێشەکانی بینی بەغا و هەولێر یعنی کێشەکانی بینی بەغا و هەرمی کوردستان حتمما لەگەڵ مەسئولینی هەرمی کوردستانیش باسی چارەسەری ئەو کێشانە ئەکەن کێشەی سەوچلە هی پێشمەرگەیە هی نەوت و غازە زۆر کێشەی تر هەیە کەوا تا ئێستا چەند ساڵە هەرماون و بازەکرێ و هەموو لایە قسەکەناڵێن بەپی دەستور بەڵام هێشتا هیچیان جێبەجێ نەکراوە حتا ئەم حکوومەتەش کە بریاری لەگەڵ درا و ئیمزا کراوە کە پێشەوەی حکوومەت دروست بێ تا ئێستا ئەو کێشانەی چارەسەر نەکردو ڕاستە قسەکانیان باشە و ئەڵێن چارەسەر یەکەین واکە بەڵام قسەیە کۆنیش گوێمان لەو شتانە بووە لەبەرەوە ممکنە ئەمریکا هەوڵێکی ئەوەش بدات تا حدێک نازانم تا چه حدێ دێنە پێش لەو ڕۆوە بەڵام ئەو کێشانە چاوەڕوانەکرێ کە باس بکرێ باشە دکتۆر بەڵام پێی پێشینەی ناکۆکیەکانی حیزبەکانی هەرێمی کوردستان و پارتی دموکراتی کوردستان و کێتی نیشتیمانی کوردستان و ئەو نێوەندگیریانی لە ڕابردوودا هەبووە پێت وایە کە برێت مەگۆر کاریگەری هەبێت بۆ لێک نزیک بوونەوەی ئەم دوو پارتە سەرەکی هەرێمی کوردستان وەلانانی کێشەکان و چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان و دووبارە گەڕانەوە بۆ مێزی گفتوگۆ؟ نازانم ئەمریکا بریاریداەوە بکە یان نا بڕوا ناکەم ئێستا ئەمریکا زۆر تەدەخل بکە وەکو کۆن لە ئیشەکان بەڵام حتمما بە هەردوو لای وتووە کە ڕێ بکەون کێشەکانیان چارەسەر بکەن بڕوا ناکەم لەوە زیاتر بێ بەرژەوەندی ئەمریکا چییە لە چارەسەر نەبوونی کێشەکانی هەرێم کێشە سیاسیەکان وە لە چارەسەربوونیشی بە هەمان شێوە؟ بەرژەوەندی ئەمریکا لەوایە کەوا نەوعا سەقامگیریەک لەم ناوچەیە هەبێ و ئەو لایەنانە لەگەڵ یەک ڕێک بن دژی یەک نەبن شەڕ نەکەن لەگەڵ یەک بەرژەوەندی لەوە هەیە چونکە ئەم ناوچەیە هێزی ئەویشی لێیە و بەرژەوەندیشی لەوایە کە بەغا و هەولێر بتوانن تا حدێ بگەونە ڕێکەوتن بەڵام بڕواناکەم زیاد لە حەد بێتە ناو ئیشەکە و هەوڵی ڕێکەوتن بداوەکو کۆن چکە کۆن چەکداری هەبوو ئێستا احتیمالی چەکداری نەماوە لە بینیان تەنها ناکۆکی سیاسیە چارەسەری احتیمال لەسەر حیزبەکان خۆیانەکە ئەگە خۆیان نەتوان چارەی بکەن بڕواناکەم لایەنی دەرەکی بتوانێ چارەی بکە خۆشیان کە نەیانتوانیوە تا چارەسەری بکەن دوو هۆکاری سەرەکی هەیە هۆکاری یەکەمەوەیە کوردستان دەستوری نییە 15 ساڵە هەر هەوڵەدەن بینووسن پێیان ناکرێت دەستوریە بنووسن کە بێ بە مەرجع بۆیان پەرلەمانیش ئەو مەرجعە نییە کە بتوانێت بریار بدا چونکە مەسئولە گەورەکان هیچیان لە پەرلەمان نین ئەوانەی لە پەرلەمانن کادری دەرەجە 3 و 4 لەگەڵ احتیرام بۆیان ناتوان ئەمر بدەن و بریار بدەن حیزبەکان جێبەجێکەن بەعکسەوە حیزبەکان ئەمر بەوانەکەن ئەو دوو ناکۆکی ئەساسی و کەم و کوڕیە ئەو کوردستانە هەبووە و ئێستاشەیە بنە هۆی ئەوەی کە نەمەرجەعمان هەیە ئێمە وەنا لایەنێکەیە کە بتوانێت باڵا دەست بێ و کارێکی وا بکە کێشەی حیزبەکان چارەسەر بکە ئەوە کێشەیە بەڵام بمانەوێ نەمانەوێ هەر ئەبێ گفتوگۆ لەگەڵ یەک بکەن و هەوڵ بدەن ڕێ بکەون ڕێکەوتنی تازە ئەەکەن استراتیژیەکە ئەگۆڕن ئەو شتانە بکەن کە ئەیانەوێ و طبعا لەم وەزعی کە ئێشی بینین جێی مام جەلال سەرۆک مام جەلال زۆر دیارە هەمووتانە بینن. باشە دکتۆرە ماکەمە دوا پرسیار بە حکمی ئەو کۆبوونەوەی برێت مەگۆرک و ئەمریکایی باڵا دەست و زەپەلاح لەسەر ئاستی جیهان کاریگەری سیاسیەکانی دەبینین کۆبوونەوەی لەگەڵ دوو پارتی سەرەکی هەرێمی کوردستاندا
چی دەسەلمێنێ هێشتا ئەوە دەسەلمێنێت کە ئەم دوو حیزبە بەیەکەوە بەبێ یەک ناتوانن کارە سیاسی و ئابوووریەکانی هەرێمی کوردستان بکەن و هێشتا ئەم دوو حیزبە لەسەر ئاستی نێودەوڵەتی کاریگەریان هەیە و حساب بۆ کراون چی دەگەێنێت کۆبوونەوەی لەگەڵ ئەم دوو حیزبە بمانەوێ نەمانوێ لایەن دەرەوە و لایەن ناوە نیواونی و کوردستان ئیداراکەن نیوەی ئەم ئیدارەیەەکان و ئەوەی کە بیانەوێ نەیانەوێ هەرە بێ ڕێک بن هەرە بێ هاوکار بن هەرە بێ بگەیەک اتفاق بکەن توانن ئەگەر هەر یەکە بەجیا ئەوە نەوعیشترە حتا ئەگەر بیانێ ببنە دوو کانتۆنیش هەر کەسە ئیدارەی خۆی بکە دەبێ هەر بەیەکەوە وەکو فێدراڵی هەرێمیان هەبێ بەیەکەوە سویسرا ببینە 22 کانتۆنی هەیە لە عینی وەختیشا حکوومەتی فێدراڵی هەیە لەبەرەوە بەڕێی من بیانەوێ نیانەوێ هەرە بێ ڕێک بن و تاسیری زۆرە بێ ئەگەر ڕێک نەبن طبعاً تاسیری زۆر لە هاوڵاتیانەکە لەبەرەوە من ئومێدەوارم کەوا بەوردی فکری لێ بکەنەوە و هەوڵی ڕێکەوتن بدەن دابنیشن چەندین کەوبوونەوە لەگەڵ یەکتر بکەن نەگێک کۆبوونەوە تەنها خاڵ بە خاڵ چیان هەیە هەمووی باس بکەن بیخەنە سەر جەدوەلی ئەعمالیان و ماوەیەکی زۆر یەوێت تا بگەنە ڕێکەوتنێک لە بینی خۆیان هەوڵ بەن استراتیژی بێ بۆی هەر ڕۆژە بە تێک نەچێتەوە بمەوە بەڵام ئەوە احتیمال لەسەر خۆیانەکە بەداخەوە دەستورمان نییە بێ مەرجع پەرلەمانیش مەرجع نییە لەبەرەوە هەر حیزبەکان خۆیان مەرجعن دەوێت لە بینی خۆیان چارەسەری بکەن. بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاستمەدار و چاودێری سیاسی زۆر سپاس بۆ ئامادەبوون دکتۆر.